جو بايدن سەرۆکی ئەمریکا دوای کۆتایی سەردانەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەجێهێشت بەبێ ئەوەی ئامانجی سەرەکی بەدی بهێنێت کە بریتیە لە زیادکردنی بەرهەمهێنانی نەوت هەروەها نەشتواندرا هاوپەیمانێتیشی ئەمنی کە ئیسرائیل لەخۆ بگرێت پێک بهێنێت. بايدن چووە سەعودیا بەو هیوای ئەو وڵاتە قایل بکات لە ڕێگەی ڕێکخراوی ئۆپیکەوە بەرهەمهێنانی نەوت زیاد بکات، بەڵام با پێی راپۆرتی ڕۆیتەرز شانشینی سەعودیا پابەند بوو بەو ستراتیژەی پێویستی بەکارکردن هەیە لە چوارچێوەی هاوپەیمانی ئۆپێک پلەس کە ڕووسیاش دەگرێتەوە و تا کلایەنها مامەڵە نەکات. بەرزبوونەوەی نرخی بەنزین هەڵاوسانی لە ئەمریکا و جیهان دروست کردووە، ئەمە شوای کردووە پشتیوانی بۆ بايدن لە هەڵبژاردنەکاندا دابەزێت لە کاتێکدا هەڵبژاردننی کۆنگرێس لە مانگی 11 نزیک دەبێتەوە کە بۆ بايدن و دیموکراتەکان چارەنووسسازە. ئاوکات تۆری CNN راپۆرتێکی لەسەر ئەنجامەکانی سەردانی بايدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو کردەوە و دەڵێت بايدن بەبێ هیچ بەڵێنێک بۆ زیادکردنی بەرهەمهێنانی نەوت سەعودیەی جێهێشت. دەشڵێت بايدن ویستی لە ڕێگەی ئەم سەردانەوە کێشە ناوخۆیەکان و قەیرانی بەنزین چارەسەر بکات، بەڵام هیچ گەرنتی ئەنجامی نزیک مەودای دەست نەکەوتووە. سەبارەت بە ناتۆی عەرەبی و هاوپەیمانی دژ بە ئێران لە ژێر ڕۆشنایی کشانەوەی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ماوەی ساڵانی ڕابردوودا دەرکەوت بايدن دەیەوێت جەخت لە گەڕانەوەی ئەمریکا بۆ ناوچەکە بکاتەوە و بۆشایی یەک نەیەڵێتەوە تا رووسیا و چین و ئێران بیرخۆزنەوە. ئەمەش بەڕوونی بە سەرکردە عەرەبیەکان وتراوەکە ئەمریکا وەکو هاوبەشێکی کاریگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەمێنێتەوە. بۆیە باسکردن لە پێکێنانی ئەم هاوپەیمانیە یان ئەوەی بە ناتۆی عەرەبی ناسراوە خاڵێکی سەرەکی ئەم گفتوگۆیانە بوو کە بەر لە سەردانی بايدن بۆ ناوچەکە قسەی لەبارەوە دەکرا، بەڵام سەرۆکی ئەمریکا نەیتوانی بەڵێنێک بۆ دامەزراندنی ئەو میحوەرەی بڕیار بوو کە ئیسرائیلیش لەخۆ بگرێت بەدەست بێنێت. لە کۆتاییدا باپەی زانیاریەکان ئاگەرێک نییە تا پلانی بەستنەوەی سیستمی بەرگری ئاسمانی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل بەو ئاراستەیە بڕوات کە واشنگتن خوازیارە. باوپێی هەندێک لە وڵاتانە ڕەتی دەکەنەوە بەشێک بن لە هاوپەیمانێتیەک کە دژ بە ئێران ناوی دەرکرد بێت، بەتایبەت لە کاتێکدا تاران تۆڕێکی بەهێزی لە ناوچەکەدا هەیە بانوێنەراتی شەڕی بۆ دەکەن وەکو ئەوەی کە ئێستا لە عێراق و لوبنان و یەمەن هەیە. لەلاکی دیکەوە بەرلاتنی بايدن بۆ ناوچەکە باس لە ڕاگەاندنی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ڕیاض و تەل ئەبیب دەکرا، بەتایبەت دوای ئەوەی کە ڕیاض سنووری ئاسمانی وڵاتەکەی بۆ ئیسرائیل کردەوە، بەڵام وەزیری دەرەوەی سەعودیا ڕەتی کردەوە یاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل نزیک بێت و ڕاشیگەیان ئەم هەنگاوە پێشەکیەک نییە بۆ هەنگاوی زیاتر. وتیشی ڕیاض نابێتە لایەنێک بۆ دامەزراندنی هاوپەیمانی دژ بە ئێران جەختی کردەوە شتێک بوونی نییە بە ناوی ناتۆی عەرەبیەوە.